ئەم کاتتان باش خۆشەویستان ئەمڕۆ لە بەردەم کتێبخانەی گشتی بێرمینگھامین ئەمڕۆ ڕۆژی ڕەفیجیە ڕۆژی پەنابەرانە دەمانەوێت ئەمڕۆ بە هەموو پەنابەران بڵێین لەگەڵتانین هاوکارتانین پشتیوانتانین ئەمڕۆ کۆمەڵێ لە ڕێکخراوەکانی مەدەنی لە چواردەوەرم کۆمەڵێک چالاکیان هەیە و هەر چالاکیە و بە جۆرێکە وەک دەبینن لێرە میوزیک هەیە و میوزیکی کوردی میوزیکی هەموو زمانە جیاوازەکان لەگەڵمان نابن ئەمڕۆ راپۆرتێکی تایبەتتان پێشکەشەکەین فەرموون وەگە بینن لێرە کۆمەڵێ پروشەرمان هەیە کۆمەڵێ بابەتمان هەیە لە تیشێت و لە هەج بابەتێکی کە هەیە هەوەی و فەنکێ و نەوبات ئەمە یەکێکە لەو تیشەتانەی کەم چارەتێ دروستیەکە و بە بڕەپارێکی کەم ئەیفرۆشن و پاشان خزمەتی خەڵکی پێیەکەن لە هەمان کاتی شادەینە بەشی دووەم لێرە کۆمەڵێ فۆرم هەیە کە خەڵک پڕیەکاتەوە وەکو هەت بابەتێکی کەبێت کە دروستیەکەن لێرە خەڵک بابەتی مناڵانیان هەیە کە ئەتوانن دروستیکەن و بۆ خزمەتی خۆیان یاخود بۆ خزمەتی مناڵان لێرە هەر بابەتی خوری و چەند بابەتێکی کەمانێ وەکو پێشانگایە لێرە ئەمانەیان کردوتەوە بەڕاستی بۆی مناڵان بۆی ڕەفیجیەکان مەشغوڵکەن بە هەندێک بابەتەوە چکە تۆ کە پەنابەرێ دێن ناتوانێت لێرە ئیشکە ناتوانێت هەندێک کاروبارکە خۆی مەشغوڵەکە بم بابەت و بم پرۆسانەی کە هەیە پێم خۆشەیەکێک لەوانەی کە لێرن ئەنتەرڤیوکی بکەم قسەیەکی لەگەڵاکەم هایە Hello. Why are you here today? Okay, so I'm here today to be part of the event for Refugee Week. It's basically all about compassion and solidarity, and I think it's something that's really important at the moment because there's a lot of negativity, especially from the UK government with a lot of their policies, and so we really need to come and show that refugees are welcome. One of the campaigns we run is called Fight the Anti-Refugee Laws. We've got a number of laws that people have heard about, the Rwanda policy, but there's also a law going through at the moment called the Illegal Migration Bill, which will actually ban people from claiming asylum. So people can come down and write a message to their MP and show they've got solidarity, show compassion for refugees and not to say that they can't be welcome in Birmingham and in the country. So that's why I'm here today. No worries, okay. No worries. لە هەمان کاتی شاگە دیقەتی ئەم بابەتانەی تربن کۆمەڵێ وێنەی جوانی تایە دیکۆراتی تایە کامان بۆ خۆیان وێنەیەکەن تەنانەت هەنێ لفلێتی تایە کە خەڵک لەم لفلێتانە لە بەشی لایەکیەوە شتەکانە نووسێت ئەدرەس و ناو و هەچ بابەتێکی کە داوای ئەو سەپۆرتەی ئەوام بکە لە هەمان کاتە مناڵانیان لێرە مەشغوڵ کردووە بە دروستکردنی ئەم وێنانە کە هەیە لە هەمان کاتە ئەمەش خاڵێکی هەیە کە لێرە چەندین لفلێتیان داناوە و لە هەمان کاتە ناو لفلێتەکە کۆمەڵێ پرۆگرامە کە کاکزیرەک خۆیتیایە لفلێتی ئەمڕۆیە کە ئەمڕۆ کاکزیرەی یەکێکە لە هونەرمەندانەی کە کۆمەڵێ میوزیک و گۆرانی پێشکەش دەکات دەستخۆشیمان بۆی هەیە ئەمەش کۆی چالاکیەکانە کە لێرە هەیە خەڵکێکی زۆر لێرە کۆبووتەوە و دەمەوێت هاوکارم لەگەڵم بێ ئەگەر دیقەت بینە ئێرەش بە هەمان شێوە خەڵک شتی جوان دروستەکە شتی ناوی خۆیان نووسێ لەسەر پلێتێکی سپی هەرکەس ناوی خۆی ئەنووسێ و What about that? So this is where we're inviting people to leave a message of compassion for refugees. And so we're inviting different languages, different colours, and we're going to display these in all the RMC centres, Refugee and Migrant Centre. So would you like to leave a message of compassion? Yeah, exactly. Oh, wonderful, thank you. Which colour? So why don't we go for purple? منیش دەمەوێت مەسجێک بنووسم بە ناوی وڵاتەکەی خۆمەوە کاڵەمە وڵاتەم زۆر خۆشەوێ بەڕاستی هەر بە کوردی just writing down Kurdish just Kurdish wonderful okay perfect just I'm writing down for I say just I love my country here this country okay perfect thank you من یەکێک لەو پەیامانە نووسم لێرەیە کە من ئەم وڵاتەم زۆر خۆشەوێت لەبەرەوەی مافی ئازادی تایە مافی مرۆڤی تایە lovely seeing you Rakaya Thank you so much really appreciate it Thank you so much Thank you
Thank you for coming to visit No, us. it's all right. یەکێ لە کۆمنتەکانی من کە لێرە نووسیمە من بەریتانیام خۆشەوێ و کوردستانی وڵاتی هەمووانە. هیوادارم لەو مەسێ من تێ بگەن. Thank you so much. Thank you. Thank you brother. لێرەش دیقەتین کۆمەڵێ وێنە هەیە کە ئەمەش دەلالەتە لەوەی ئەم ڕێکخراوانە خزمەتێکی باش و خزمەتێکی چاک دەکەن کە مەژمای ئەوەیە کە لێرە باسی بڕینەوەی دارەکەن بە هەمان شێوە. What about that? The resource pack. We have lots of different resources. That's the Gardens of Sanctuary one. Yeah. And this is the Schools of Sanctuary one. Yeah. Then there's the Libraries of Sanctuary. Oh, yeah. Yeah. That's so How are you, also- Doctor? Hello, How yes. are you doing? Yes, You're right. and for the schools, as Claire said, we have so many sanctuary schools, so many of them. And for the universities, we are moving toward high level universities. High level, And Aston University is the first sanctuary, the first university of sanctuary. Aston University. You know Aston University? Yeah, I know. Thank you so much. So we have Schools of Sanctuary, Libraries of Sanctuary, Gardens of Sanctuary, Theatres of Sanctuary. The Rep Theatre is soon to become a Theatre of Sanctuary. Yeah. قوربان سڵاو لێبێ. سلااو ڕێزم هەیە سپاس دەکەم دەکەم. بەڕاستی ڕێز و سلاامان هەیە بۆ هەموو لاو کورد و شەڕ بە شەرەفەرشی پیرۆزبایتانی دەکەین کاتێکی زۆر خۆشمان بردە سەرێ و ئیسپاتیان کرد کە کورد لە هەموو جێیەکی لە هەموو شوێنێکی جێگا و ڕێگا و خۆگای بە پێدەگەینتن زۆر سپاسان دەکەم. I mean, it was actually not. We don't plan it. We only arrived here and we saw that you were dancing, and we thought that was amazing. Yeah, we're visiting from Mexico. So, yes. We would like to see if there's some Latin music, if that's what you mean. Yeah. So I'm the leader of Birmingham City Council, and this is a really important day today. We're marking Refugee Week because Birmingham is really proud to be a city of sanctuary. It's a place where refugees, asylum seekers from around the globe have always come over many centuries to build new lives here, and we're so proud of our record of being a city of sanctuary, and what we're saying here is that refugees will always be welcome here in the city of Birmingham. So today, this Refugee Week, it's a national event that celebrates the contribution that refugees make and also stands up for the rights of refugees. We know that there's a lot of people out there who want to turn communities against each other and stigmatise people who are just seeking to flee discrimination and persecution. And what we're saying here in Birmingham is that you will always be welcome here in our city. We're from Slovakia and we're representing the Slovak traditional folklore. We came here to show our traditions, and we are very pleased that we could be invited to support this event. Well, I'm Slovak. I live in England, but I'm originally from Slovakia. This is our traditional Slovak costume. It's this certain one is from eastern part of Slovakia. That's what we will perform today as well. Traditions from eastern part of Slovakia. That's lovely. Thank you so much. Thank you. کاک زیرەک سڵاو لێبێ. سلااو قوربان. قوربانە پرسم ئەمڕۆ کۆمەڵە چالاکی جوانتان پێشکەش کرد گۆرانیەکتان و هەمووی هاتە سەرچۆپی چۆن بۆ ئەمڕۆ بەشداریتان کرد چۆن بوو سیدی کانسڵی بەرمینگھام هاوکارتان بوو لەم چالاکیە. بەڵێ تەبیعی ئەمە لە چوارچێوەی چەندی چاڵاشی جۆرا و جۆر بوو کە لە چواردە و لە 15 مانگەوە 15 مانگ شەشەوە دەستی پێکردووە تاوەکو ئەمڕۆکە ئەمڕۆکە ڕۆژی کەرنەڤاڵەکە بووە کە ڕۆژی نمایشی کللتوری ئەو نەتەوانەیە کە لەم وڵات و کە لەم شارە دەژێت خۆشبەختانە ئێمەش بەسەربەرزیەوە فەرقەی برنگروپی مۆسیقایی دەهۆڵ بە جلوبەرگی کوردی و ئاڵای کوردستان و گۆرانی مۆسیقای ڕەسەنی کوردیەوە بەشداریمان کرد و عادەتەن ئێمە ناویشمەوە ڕۆیشتووە خەڵکێکی زۆر چاوەڕوانی هەڵپەرکێ و شادی لە ئێمە دەکاتن گۆرانیەکانمان گۆرانی شایەکانیشمان هەروانە هەڵپەرکێەکان بۆ ئێمە عادەتەن لە کۆتایی بەشی ئاخیریماندا چەند گۆرانێکی هەڵپەرکێژەوە دەکەن هەم بۆ کوردەکان کە نمایشێکی هەڵپەرکێ بکەن و هەمیش غەیرە کوردەکانیشەوە بێن بەشدار بن و فێری شایی کوردی بن. هەڵەپەڕین ئینگلیزەکانی شەڵەپەڕین ئەمە لە هەموو ئاهەنگەکە هەیە ما لەگەی گروپی ئێمە وای لاتووە
ئینگلیزێکی زۆر فێری شایی و هەڵپەرچەی کوردی بووە یعنی تەنها نەک تا چەپەیی هەندێکە فێری سێپەیی بوونە ینی بۆتە جێگای سەرنج لای هەندێک خەڵکی ئینگلیز داوای کۆرسێک دەکات ڕاهێنانێک دەکاتن تاوەکو فێری شایی و هەڵپەرچەیە جیاوازیە کوردەکان بیتن کە پێم وایە زۆر شاییک سەرنڕاکێشن ئەمەش بەشێکی دیکە لە مەسلەی پەروەردەی کللتوریە کە ئێمە هەدەفمانە جگە لە کوردەکان غیرە کوردەکانیشەوە پەروەردەیەکی کللتوری باشیان بکەین ئەمڕۆکو گروپی دەهۆڵ بەشدار بوون ئەم گروپە چۆنە؟ ئەم گروپە لە ساڵی 2023ەوە خۆم لە شاری بێرمینگھام دامەزراندووە من بەڕاستی ئەو کاتێک کە هاتمە بەریتانیا و هاتمە بێرمینگھام زۆر بەداخەوە ئەم جۆرە فستیڤالانە بەردەوام بوو بەڵام کورد حزوری نەبوو من لەوێشەوە تاقیبم کرد ئایا بزانین هیچ فڕقەیەکەیە نەبوو بەڵام خۆم یەک بە یەک میوزیکشانەکانم دۆزیەوە و توانیمان گروپێک دروست بکەین و دوای ئەم گروپم کرد بە ڕێکخراوێکی هونەری لێرە و تەنها چاڵاشی مۆسیقا گۆرانینە بەڵکو فستیڤالاتیش ئەنجام دەدەین و گروپی هەڵپەرچێ و ڕاهێنان و وەرکشۆپیش ئەنجام دەدەین ماندوونە بڵم ڕۆژۆشتی جوانمان بینی کە توانیتان کللتوری کورد دەرخەن بەڕاستی ئەمە زۆر گرنگە کە هەموو نەتەوە جیاجیاکان لێرێ و کورتان ناسان دەستان خۆش بێ قوربانێ بوو ممنونە زۆر Yes, it's an event for newly arrived communities in Birmingham. We're talking about mental health and well-being for those particular communities. Yeah. So What about that, or like any we have information in regards to mental health and well-being in different languages, and also you can access it from the Birmingham Mind website as well. So we try and there's many languages in Birmingham, so we try and accommodate as many as we are able to. My name is Andra. I am here on behalf of the Romanian diaspora. Romanian? Yes. Okay. And we're a small group of people, Romanian people living in the Midlands. We have on display some pieces of handmade pottery, originally from Romania, and some of the drawings and objects from our Map of Stories project from a few years back. The Map of Stories is basically 12 traditional Romanian myths, reimagined and brought back to life by Romanian artists. So we have an artist who did the drawings, we had musicians playing instruments, we had an opera singer, and we had a videographer who turned each and every story into an episode by using the various pieces. قوربان سڵاو لێبێ سڵاو لێ بە قوربان باش ئەمڕۆ بە زمانی شیرینی کوردی لە ڕێکخراوێکی بیانیە کارەکەی کاک سەرباز ئەمە چۆن بوو ئەمڕۆ مەسەلە چیە لێرەی سەرەتا بەخێر بن بەڵێ من وەکو کوردێک لە ڕێکخراوی ڕیفیجی ئەکشن بەخۆبەخش لەگەڵەوانە کارەکەم ئێمڕۆ بە بۆنەی ڕیفیجی ویک کە ساڵانە هەیە لە وڵاتی بەریتانیا بەو بۆنەیەوە ئێمەش بەشدار بووین لەگەڵ کۆمەڵی ڕێکخراوی تری مافەکانی مرۆڤ و هەروەها کاروباری پەنابەران و هاوکاریکردنی ئەو کەسانەی کەوە لەم وڵاتە ئەسایلم سیکەن یاخود ڕیفیجین پەنابەرن. My name is Christy and we represent ACH. ACH is just in business to, support refugees and migrants. So we want to ensure that refugees and migrants in the UK feel welcomed. So we are like a one-stop shop for refugees and migrants. We provide housing support, we provide trainings, business support, one-to-one business support, total and, holistic integration into the UK. We believe that everyone deserves an opportunity to thrive, and that's why we're here. Thank you so much. Thank you. And you? I work in ACH. I'm a support and integration officer. Basically, I help refugees in with their support needs, if they need any help, if they need to integrate into society. Basically, I'd refer them to English classes. Within our ACH, we have a department called Himelo, which are responsible for employment, for English. So basically, all their support needs, I help them out from the beginning when they move to our accommodation. That's better. Okay, thank you. So much. You're welcome. You're welcome. Thank you. Have a good one. So we are from Centrala. We work with a lot of Central and Eastern Europeans. We have a Ukrainian project to do with sort of mental health, advice with housing. We do art projects. We really are here to just help people settle in Birmingham and happy and just be themselves, celebrate their culture a bit. We have projects with the Birmingham City Council as well to fund mental health research, to help those kinds of communities with their mental health problems, because we found that a lot of those people, they don't access the services that they should be.
So that's what we're doing. Thank you so much. Thank you. But today's refugee. Yeah, so we have a lot of refugees and migrants currently from Ukraine. We have a lot of them coming to us saying they've only been here for a couple of weeks. They don't know how to access housing benefits. So they come to us and we direct them to the people that they need to speak to. We provide a lot of English classes as well. So we help those people learn how to communicate. لەناو سیدی کانسڵ لە بێرمینگھام لە بەریتانیا کۆتاییمان هێنا بە بەرنامەکەمان. بەرنامەی ئەمڕۆمان تایبەت بوو بە ڕەفیجی بە ئاسایلەم سیکا کە لێرە ئەمڕۆ ڕۆژی پەنابەرانە کە زیاتر لە 5 ڕۆژە خایەنێ. پێمان خۆش بوو ئەو بابەت و ئەو چالاکیانەی کە ئەمڕۆ هەیە ئێمە بیخەینە ڕوو و لەگەڵتان بین بۆ ئەوەی کە بەرنامێکی تایبەتان پێشکەشکەین. سپاس بۆ ئەوەی کە بینەرمان بوون تا بەرنامەیەکی کە ماڵ ئاوە.